بۆقسەکردنی زیاتر لەبارەی کۆبوونەوەی سبەی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی لە ستۆدیۆ میوانە لەگەڵمان ڕێز هیوا گەیلانی بەخێر بن. گەلێک سپاس بەخێراتن. تۆری سەرەکی کۆبوونەوەی سبەی کۆمیتەی ناوەندی چییە؟ سەرەتا سەڵاو لە ئێوە و لە بینەرانی بیسەرانی کوردستانی سوار بە سەرکەوتووی کۆتایی هاتنی کۆنگرێ چواردەی پارتیمان پیرۆزبایی لە جەنابی سەرۆک و ئەندامانی کۆمیتەی ناوەندی و تەواوی ئەندامان و کاگیرانی پارتی دەکەم. ئاماژەتان پێدا لە هەفتەی ڕابردوو کۆنگرەی پارتی کۆتایی بەکارەکانی خۆی هێنا بەیانی یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی دەبێت کە جەنابی سەرۆک سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکات و گفتوگۆ دەکرێت لەسەر هەڵبژاردننی مەکتەبی سیاسی پارتی و دابەشکردنەوەی کارەکان و ئەرکی نوێی هەڤاڕانمان لە کۆمیتەی ناوەندیدا. ئەندامانی کۆمیتەی ناوەندی کە دواتر 15 بۆ 17 کەسیان لیاڵ دەبژێرێت بۆ مەکتەبی سیاسی یەکلا بۆ تۆ 15 یان 17 کەسن ئەندامانی مەکتەبی سیاسی یان نا؟ زانیاری تەواو نییە لەوبارەوە. دیار نییە کێشە بێتە سەرۆکی دەستە و چی ئەندامانی دەستە؟ دیار نییە بەیانی ڕوون دەبێتەوە. هیچ زانیارێکتان ینی ناشزانن تا سبێنێ چیەکەن چی ناکەن؟ من زانیاریەکەم نییە لەسەر هەڵبژاردننی مەکتەبی سیاسی ئایا خۆ دیاریکراوە 15 بۆ 17 دەبێت و کوێ دەبن بەیانی دەردەکەوێت ئەخوا کوێ دەبن ئەو 15 ئەندامە. کارەکانتان چییە بێت؟ چۆن دابەشەکرێت کارەکانی کۆمیتەی ناوەندی؟ بەیانێکم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیە کۆبوونەوە ئەنجام دەدرێت لەوانەیە مەکتەبی سیاسی هەڵژێردرێت دواتر کارەکان و ئەرکەکانی ئەندامانی کۆمیتەی ناوەندی دیاری دەکرێت. تۆری دیکەی کۆبوونەوەکە چیە بێت؟ تەنها هەڵبژاردننی ئەندامانی مەکتەبی سیاسی و دابەشکردنی کارەکانە یان شتی دیکە هەیە؟ نا حتمما دوای کۆنگرە پارتی بە پەیڕەوێکی نوێەوە بە پرۆگرامێکی نوێەوە دێتەوە مەیدانی کارکردن بەیان یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیە هەڵوەستە دەکرێت لەسەر تەوەرە سەرۆکیەکانی سیاسەتی گشتی پارتی بۆ داهاتوو. بەڵێ لە دوای کۆتایی هاتنی کۆنگرەوە بڕیارە سبەینێش ئەندامانی مەکتەبی سیاسی هەڵبژێردرێن. استراتیژێتی داهاتووی پارتی لەگەڵ حیزبەکانی دیکەی کوردستان چییە و چه ئاراستەیەەکە؟ ئەگەر دیقەتان دابێت هێڵگشتەکانی سیاسەتی پارتی نەگۆڕن بەڵام حتمما کۆنگرە نوێبوونەوەیەک تێدا لە هەموو ڕوویەکەوە پارتی بەدیدێکی نوێوە لە مەیدانەکە بەردەوام دەبێت و سیاسەتی پارتی ئەوەیە لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکان سیاسەتی گفتوگۆ و ئاشتی و بەیەکەوە کارکردن و پەیوەندیەکی دۆستانە. ئێمە لە پارتی دموکراتی کوردستان وا ناڕوێن هیچ حیزبێکی کوردستانی وەکو دوژمن پێمان وا ڕکابەری یەکترین ڕاستی خاڵی ناکۆکمان هەیە ململانێمان هەیە بەڵام خاڵە هاوبەشەکانمان زیاتر هەوڵ دەدەین خاڵە هاوبەشەکان دۆزینەوە لەگەڵ هەر یەک لە حیزبەکان و پەیوەندیەکی دۆستانەی باشمان لەگەڵیاندا هەبێت. پارتی دەڵێ لە کۆنگرەی چواردە بەولاوە سیاسەتی دەرگای کراوە لەگەڵ لایەنەکانی دیکە پەیڕەوەکەین ئەم دەرگاکراوەیە دەتوانێت کێشەکانی نێوانێکی و پارتی چارەسەر بکات؟ بەڕای من دەرگای ئێمە کراوە بووە بەڵام لەوانەیە کراوەتی بکەین و هەنگاوی زیاتر باوێن بۆ لێکتێگەیشتن لەگەڵ هەموو حیزبەکاندا بەتایبەت لەگەڵ یەکێتی ئێمە هاوبەشین لە بەڕێوەبردننی ئەو وڵاتەدا. ئێمە بە هیچ زۆرێک نامانەوێت ناکۆکیمان لەگەڵ یەکێتیان لەگەڵ هیچ لایەنێکی تر گاتە ئەو ئاستەی کار لە بەڕێوەبردننی ئیدارەی وڵات کات لەسەر خیتابی نەتەوەی نیشتیمانیمان کات پێمان وایە دەبێت لەسەر هێڵەگشتیەکانی سیاسەت و کوردایەتیدا یەک ئاراستە بین بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی کە پێویست بێت هەنگاوی عەمەلی داوین دەوبارەوە. هیچ شان دەپێکێنن بۆ سەردانیکردنی لایەنە سیاسیەکان یان بڕیارەکەی بڕۆن؟ بەڵێ دوای کۆنگرە بەتایبەتی دوای کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی جارێکی تر بەرنامەیەکی نوێرا دەدرێت بۆ داڕشتنەوەی پەیوەندیمان لەگەڵ هەموو هێزولانە سیاسەکانی کوردستان و لەو بارەوە هەنگاوی کردەی داوێن. دەتوانین بڵین لەم مانگەدا شاندەکەدا سەردانی لایەنەکانەکات؟ ناتوانم کات دیاریکەم بەڵام لەوانەیە ینی چەند هەفتەی داهاتوودا ئەو لیدەرانە ئەنجام بدرێن. بەڵێ لە گوتاری کۆتایی کۆنگری چواردەی پارتیدا سەرۆک بارزانی داوایەکی ئاڕاستی ئەندامانی کۆنگرە کرد کە وتی کێشەیەکەوێ دەبێت چارەسەری پێنەویش زیادکردنی ئەندامێکی دیکەی کۆمیتەی ناوەندیە بۆ ئێزدیەکان. دیاریکراوە کەسێکی دەستنیشان کراوە نەکراوە؟ نهێنیەکانی بەردەوامبوون و مانەوەی پارتی زۆرن. یەکێک لە خاڵە نهێنیەکانی ئەوەیە پارتی بە درێژایی مێژوو حیزبی هەموو کوردستان بووە هەموو پێکاتە و ئاینەکان بووە و ئێزیدیەکان پێکاتەیەکی گرنگی گەلی کوردستانن بەردەوام لە ناوزبنەوەی ڕزگاری خوازی کوردستاندا و بەتایبەت ناو پارتیدا ڕۆڵی دیاریان هەبووە
ئەگەر دیقەتان دابێت جەنابی سەرۆک داوای لە ئەندامان کرد کە دەسەڵاتی بدەنێ ئەندامێکی سەرکردایەتی دیاری بکات بەلای منەوە گرنگ نێشێ دەبێت گرنگ ئەوەیە لە پێکهاتەی ئێزیدی کەسێک لەناو سەرکردایەتی پارتیدا هەبێت نا بێگومان پێکاتەکە گرنگە بەڵام کەسەکە دیاری نەکراوە تا ئێستاش من زانیاری منە لەوبارەوە بەڵێ لە دوای کۆنگرە زۆر باس لەوە کرا کە کۆنگرە گرنگە بەڵام گرنگتر لە کۆنگرە دوای کۆنگرەیە بۆ چوونیەوە چی لەم بارەیە ئەوە گرنگەکەی ئەوەیە کە تا چەند پێڕۆ و پرۆگرام و پلانەکان جێبەجێکرێن کۆنگرە وێزگەیەکی گرنگی ژیانی پارتیاتە بۆ کۆنگرەی پارتی هەر ڕەهەندی ناوخۆیی نییە ڕەهەندی دەرەکیشی هەیە چونکە پارتی ئەسبێکە نزیکە سەردەیەکە ڕابرایەتی خەباتی ڕزگاری خوازیگەری کوردستان دەکات پارتی ئەمڕۆ گەورەترین ئەزبی کوردستانی و عراقیە پارتی ئەسبێکە لەسەر هاوکێشانی و دەوڵەتی و ئیقلیمی و عراقی کوردستانیەکاندا حسابی زۆری لەسەر دەکرێت لە کۆنگرەدا کۆمەڵی خاڵ هەڵوەستیان لەسەر دەکرێت یەک هەڵسەنگاندنی ئەدای پارتی لە نێوان دوو کۆنگرەدا بە تایبەتی سەرکردایەتی پارتی دوو شڕۆڤەکردنی بارودۆخی سیاسی جیهانی و نێودەوڵەتی و ئیقلیمی و عراقی کوردستانی خاڵی سێەم داڕشتنەوەی سیاسەتی پارتی و دیاریکردنی هێڵە گشتیەکانی سیاسەتی پارتی لە ڕووی فکریەوە لە ڕووی تەنزیمیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دوا خاڵ هەڵبژاردننی سەرکردایەتێکی نوێیە بێگومان ئەوانە هەموو ئەنجام دراون جوانت باس کرد دوای کۆنگرە پارتی بە گوڕوتینش تازەوە دێتەوە مەیدانەکە و لە هەر یەک لەو بوارانەدا هەنگاوی کردەی داوێت هەم لە تێڕوانی پارتی بۆ ئیدارەدانی وڵات تێڕوانی پارتی بۆ پەیوەندی ئێمە و بەغدا ئێمە و لایەنە سیاسیەکان و بارودۆخی ناوخۆی پارتیش بەڵێ کەی کۆنفرانسی ئۆرگانەکانی دیکەی حزب دەکرێت و ئایا گۆڕانکاری لەبەر پرسەکانی لەقەکەن یاخودنا ئەگەر بە کورتی وەڵام بێت سپاس حتمەن گۆڕانکاری لە بەرپرسی لەقەکان و ئۆرگانەکان دەکرێت لە پێی پێڕێوی نوێی ناوخۆی پارتی و کار دەکرێت لە ئێستاوە هەر کاتێک گونجاو بوو کۆنفرانسە ناوخۆیەکان ئەنجام دەدرێن کاتێک دیاری نەکراوە بڕی لەو مانگەدا کۆنفرانسە ناوخۆیەکان ئەنجام دەدرێن بەڵێ زۆر بە کورتی بوو بڕە کاتم کەم ماوە لایەنگرانی پارتی لە ماوەی ڕابردوودا زۆر گلەیان لەوە هەبوو کە قیادە و قایدەی پارتی لێک دوورن لە کۆنفرانسا لە کۆنگرەدا هەوڵتاندا ئەم پرسە بخەنە بەرباس وە کاری لەسەرکەن لە داهاتووە ئەم لێک دوورێن نزیکتر بێتەوە و بەرپرسانی باڵای حزب زیاتر دابەزە ناو خەڵک هەڵوەستێت جدی لەسەر ئەو خاڵەکرا جەنابی سەرۆک هەم لە سەرەتای کۆنگرە هەم لە دوای کۆنگرە داوای لە هەمومان کرد هەر یەکسەری دوای چوونەوەمان لە کۆنگرە چینە ناو خەڵک و نابێت بە هیچ زۆرێک دەستێک لە نێوان بەرپرسان و خەڵک و جەماوەردا هەبێت بۆیە لەو بارەوە بە دڵنیاییەوە کاری زۆر جدی دەکرێت بەڵێ بەڕێز بەرە هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بی سوپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش سپاس بەخێرات